قسە و باسکردن لەسەر نوێترین کاری هونەری کاک میران بورهان کە بەناوی ئەڕۆی بۆ هەر کوێ نوێترین بەرهەمی گۆرانی بێژی لاوە کە ئەم ئێوارەیە بەڕێزیان لە سۆدی کورسات مەگەزین میوانی ئێمەیە قسە و باسی زیاترەکەین لەسەر بەرهەمەکە. سڵاو لێبێ کاک میران، زۆر بەخێر بێ. بەخێر سەرچاوان، زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بێگومان قسە و باسەکەین لەسەر بەرهەمەکە، بەڵام پێمان خۆشە لەگەڵ بینەران بیرانی بەرهەمەکە بین، دواتریش بەردەوام بین. فەرمووی. گەرچی من تەنیا ماوم کاسی تر نادوێنم ئەڕۆی بزانە دوای تۆ کەس لە جێت ناهێنم گەرچی من تەنیا ماوم کاسی تر نادوێنم. دەسەکان خۆش بێ کاک میران، بە هیوای کاری باشتر و جوانتر. پێم وا بێمە یەکەم جارەیتە کورسات وایە؟ ئەمە یەکەم جارمە هەر ئێمە بەرنامی تەلەڤیزیۆنیەوە و یەکەم جاری چاوان. زۆر سپاس بۆی کە یەکەمین جار لە کورساتەوە دەرەکەویت. پێم خۆشە پێشەوەی باس لە کلیپەکە بکەین، سەرەتای کاری هونەری بەڕێستانە گەڕێتەوە بۆ کەی لە کێوە گۆرانی ئەڵێیت؟ وەڵێ من سەرەتای کارکردنمە گەڕێتەوە بۆ ساڵی 2017 مانگی 2017 کە یەکەم تراکم بە ناوی گۆرانی نەگۆڕاوم بڵاو کردەوە. گۆرانێکی زۆر جوان تایبەتیش بەناو خەڵکا زۆر بڵاو بوویەوە. باسێکی ئەم بەرهەمەی ئێستا بکەین، هۆنراوەکەی هیکەیە، ئاواز و تێکستەکەی؟ بەڵێ ئەم بەرهەمە ئاوازەکەی و هۆنراوەکەشی هی برادێکە خەڵکی ڕۆژهەڵاتە بە ناوی کاوی ئیسماعیلی، کاری ڕێنج و دابەشکردنی میوزیکی لەلایەن کاگەفشین شکورێەوە بۆ کراوە، کاری میکس و ماستەری لە ستۆدیۆ پاپی تاران بۆ کراوە، وەکو دەرهێنەری کلیپەکەش دەرهێنەری بەتوانە کاک ئەلتان نووری کاری تەسویر و کلیپ و مۆنتاژی بۆ کردو. زۆر باشە، چەندێک خەریکی ئەم کلیپە بوون تا ئامادە بوو؟ وەکو ئامادەکاری بڵین ئامادەکاری پێشتر تقریبان هەفتەیەک خەریکی بوون وەکو ئامادەکاری، بەڵام وەکو ڕۆژی تەسویر یەک ڕۆژ بەیانی هەتا وەکو شەو خەریکی تەسویرکردن. ئەی لۆکیشنی شوێنەکە کوێیە؟ ئیستانبوڵە. زۆر باشە. خاوەنی ستایلێکی تایبەت بە خۆتی لە گۆرانی و تناپێت خۆش نییە گۆرانی بەشێک لە کاڵا هونەرمەندانی کورد بڵیتەوەوانی سەردەمی ڕابردوو؟ وەڵاهی وتومە، بەڵێ ینی چەند گۆرانێکی کۆن هەیە وتومەتەوە، ئیشێک لەوانە گۆرانێکی هونەرمەند کڵپە هەیە فێری فرمێس کە دووبارە وتومەتەوە. گۆرانیەکی مامۆسای گەورە مامۆسا مەحەمەد عەباس بارام هەیە کە ئەی چاوشینی پەرچەم کۆڵ ئەویش دووبارە وتومەتەوە. چەند گۆرانیشی کۆن هەیە کە بەڕاستی ئەوانەی کە خۆم حەزم لێ بوو جوان بۆ لەلام دووبارە وتومەتەوە. ئیتر تەسەوڕەکەم هەر ئەوەنە. بەڵێ خۆت بەکەم ستایلیان زیاتر مرتاحی، حەزت لە ستایلە مۆدێرنەکەی یان کلاسیک؟ وەڵی من زیاتر حەزم لە ستایلی پۆپە، هەم وەکو جۆگریش هەم وەکو هونەرمەندیش. زۆر باشە. فیدباکی خەڵک چییە بۆ بەرهەمانی کە بڵاوت کردوونەتەوە؟ چەند ڤیدیۆ کلیپت هەبوو؟ من سێدانە. فیدباکی خەڵک چۆن بوو؟ وەڵی من ڤیدیۆ کلیپم کەمە، دەرکەوتنیشم کەمە، بەڵام سپاس بۆخوا فیدباکەکان باشن و زۆربەی پۆزیتیڤن کە هەیە لەسرم، ئەوەی من پێمەگاتەوە. زۆر باشە. کێ زیاتر پاڵپشت و هاوکارتە لە کارە هونەریەکانت؟ ڕاستەکەی هەر هاوڕەکانم و خێزانەکەم و مەبستمەوەی بە مامۆستای خۆتی بزانی زیاتر لە بوارەکەی پرۆفیشناڵ بێت. وەڵی من لە هەموو بوارەکانی ژیانمە، چ وەکو پیشەی تەلارسا، چ وەکو هونەرمەند، چ وەکو هەر پیشەیەکی ترکە کردێتم، خۆم حەزم لە پرسوڕایە، ینی دایمە پرسوڕا بە چواردەورەکەمەکەم بۆی هەر هەنگاوێک کە عینێم بەهەڵیانە چم یا دروستترین بڕیار بەم لەسەر هەناوەکانم. کەسێکی تایبەت نییە کە من بە مامۆسای خۆمی بزانم، بەڵام زۆربەی کەسەکان کە لە چواردەر بوون و کە ڕایان گرنگە لەلام
ڕایان وەرەگرم پرس و ڕایان پێیەکەم. دوو پیشەی زۆر جیاواز لە یەک هەڵبژاردووەتە لارسازی گۆرانی وتن چۆن ئەتوانین هاوسەنگی لە نێوان ئەم دوو پیشەیە ڕابگریت؟ وەڵی خۆی سیانیش بوو ێستا بۆ بەدوان. بەڵێ چیتر بوو؟ پێشتر یاریزانی باسکە بووم وەکو لە یاریزانی ینی سلێمانی و ینی پێشمەرگە بووم. دوو پیشە یەک ڕاستە جیاوازن لە یەک بەڵام تەلارسازیش هەر هوەرە و ئەتوانم بڵێم هوەرەکان زیاتر حەز و خولیایە وەک لە پیشە. زیاتر حەز لە کامیانە خۆت؟ هوەرەکەیان پیشەی تەلارسازی؟ وەکو حەز لە هەردووشیان زیاتر حەزم لە یاری باسکەکە. زۆر باشە. کۆی ئەو گۆرانیانی کەوتوتەتەوە بە شێوەی کلیپ نا بەڵامەوانی کەوتەتی کەڵە هونەرمەندانە و تومانەتەوە ئەگەر بتوانانی بە شێوەی لایف کۆپلەیەکمان پێشکەشکەی سپاس دەکەین. وەڵی وەکو لای حەزەکەم ئەگەر بکرێ گۆرانەکانی خۆم بڵێم قەیچێکا زۆر ئەستاییە فەرموو. وەکو بەسەر چاو خۆش بێت. ڕاستی ئامادەش نەبووم بۆ ئەوی گۆرانی بڵێم بەڵام هەر شتێکتان پێشکەشەکەم. فەرموو. هەرم گۆرانی کە ئێستا باسمان کلیپەکەیمان کرد بە شەکلەوە پێشکەشکەم ئاساییە. ئەوەمانوت گەگەر گۆرانێکی تر بێ باشتر. گۆرانێکی تر نەگۆڕاوم بە شەکلە نەگۆڕامتان پێشکەشەکەم. نەگۆڕاوم من ئێستاش بە هیوای تۆیە ماوم بە بۆنی تۆ ژیاوم خۆزگە تەنها بۆ یەکجار ئەتبینی چۆنە حاڵم یەک بە یەک ئەو چرکانەی لەگەڵ تۆ بووم لە یاد من چی شیرین بن چ چاڵ بن هەمویان لەلا ماون لەگەڵ یانە ژیاوم تۆ چیت بۆچی هەرگیز لە یاد ناچی نازانم چۆن هێشتم لە دەستم چی لە هەر کوێ بم هەمیشە لە لامی تۆ تاقانەی لا هیچ کەسێ ناچی. خۆش بێ زۆر سپاس بۆ گۆرانیە تایبەتە. پێم خۆشە پرسیاری ئەوەت لێ بکەم زۆر جار هونەرمەندان لە سەردەمی ڤایرۆسی کۆرۆنا و کەرەنتینەیان بە هەلێکی زۆر باشزانی بۆی ئەپدەیتی کارەکانیان بکەنەوە و بەرهەمی زیاتریانە بێ. تۆ لە هونەرمەندانە بووی کە لە کارەکانت ڕاوەستایی کە بەهۆی کەرەنتینە و ڤایرۆسی کۆرۆنایان بەرهەم و کاری زیاترت کرد. ڕاستەکەی لە کاتی کەرەنتینە ساڵی پار گۆرانیشی نۆمان بڵاو کردەوە لەگەڵ هاوڕێم هونەر محەممەد بە شێوازی دوێت. ئەتوانم بڵێم یەشێک بوو لەو گۆرانیانەی کە زۆرترین بینەر و بیسەری هەبوو لە کاتی کەرەنتینەکە بوو. بە پێچوانە من پێم باش بوو لە کاتی کەرەنتینەکە هونەرمەندان زیاتر کار بکەن و زیاتر ئیش بڵاو بکەنەوە چونکە خەڵک پێویستی بۆ بوو کە جێوێک بگۆڕێش گوێ لەشتی تازە بێ لە ڕووی دەرونیەوە بڵێ لە وەزایکی زۆر ناخۆشاوین هەمومان. بەس من هەر ڕام نەگرتوانی لەو کاتە ئەو گۆرانم بڵاو کردەوە و بیسەری باشیشی هەبوو. هەر سەرکەوتوو بێ ئەی تۆڕە کۆمەڵایەتەکان تا چەند بەکارێنی بۆی کارەکانی خۆتی لێوە بڵاو بکەیتەوە ئاماژەت بۆ کرد کە لە هیچ کەناڵێکەوە دەرنەکەوت بووی کەواتە ئەو ناوبانگی کە هات هەمووی لە ڕێی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بووە؟ بڵێ ئەوەی کە هەم بۆ هەر بە پاڵپشتی ئەو کەسانی بڵین جۆگرم بوون لە ڕێی سۆشیال میدیاوە بە زۆرینەی یان کارەکانم کە بڵاو بوو بێتەوە لە ڕێگەی بڵین پرۆفایلی هاوڕەکانمەوە کە وەکو سەپۆرتی یەکتری کاری یەکتریمان بڵاو کردوێتەوە وەکو بەرنامەی تەلەڤیزیۆنی ڕاستی من چونکە وەکو هونەرمەند وەکو پیشەیەک نەهاتبوومە ناو بوارەکەوە بۆیە زیاتر تۆزە خۆم لەو دوور خسپەوە زیاتر وەکو تەلارساز و ئەندازیارەکە جەختم کردەوە لەسەر شتەکان. زۆربەی بڵاوبوونەوەکان بەڵێ لە ڕێگەی سۆشیال میدیاوە بوو ینی زیاترینیش بڵێن ئینستاگرام و فەیسبووکە. بەڵێ ئەی تا چەند گرنگی بە فیدباک و کۆمنت و ڕێی خەڵکی لەسەر بەرهەمەکانە دواتە گرنگە بەلاتەوە یان ئەو ڕێچکێکە خۆت گرتوتە هەر ئەوەیە؟ ئەکید گرنگە بەلامەوە ینی ئێمە ینی هونەر یا بڵێن پیشەسازی میوزیک لای ئێمە شتێک نییە کە بڵێن تەنها بۆ خۆتی بکە یان خۆت جۆ لە خۆت بگری یان وەکو بیزنسێک بەکاری بێنی ینی تاکەشت کە دڵی ئێمە یان هونەرمەندانی تر خۆشەکە فیدباکە باشەکانی خەڵکەکە گەڕێتەوە بۆمان ینی کۆمنتی باشی خەڵک دەستخۆشەکانی خەڵک ئەوە هەموو
هیلاچەکانە لە بیرە باتەوە ڕاستێکی. زۆر باشە. ئەی پلان و بەرهەمت بۆ داهاتوو چییە؟ بڕیار وایە ئەگەرم جارە کلیپێکی تر بکەیت هەر تایبەت بێ بە خۆت یان هی کەڵە هونەرمەندانی کورد بڵیتەوە؟ وەڵاهی گۆرانی بڕوا ناکەم لە یان تا ئێستا لە پلانمانیە گۆرانی تر بڵێمەوە، بەڵام دوو گۆرانی نوێم هەیە، ئەویش ئێستا لە کاری ئامادەکاری و کاری ئەڕێنجە، یەکێکیان بە زاراوەی بادینیە، ئەوی تریشان گۆرانیەکی سلۆیە، سلۆی ینی زۆر زۆر ئەحساسیە گۆرانەکە و خۆم زۆرم بەدڵە تر هیوادارم. مەڵێ باس لەوە کرد کە بە شێوازی بادینێت تا چەند گرنگە هونەرمەندان کار لەسەرەوە بکەن بە شێوازە جیاوازەکانی کوردی گۆرانی بڵێنەوە بۆی چۆن بڵێ لە بەشێکی زۆر لە کوردستانی گەورە بینەر و هەواداریان هەبێت ئەوانیش. وەڵاهی لەبەرەوەی ئێمە جارێک کە یەکڕیزی وەکو کوردایەتی ئەو شتە پیشان بین کە ئیش بۆ یەک دیالێکت و یەک زاراوە نەکەین، ئەکیت بادینان و کرمانجیش ئەوان پێخۆشە بێ کە هونەرمەندێکی سۆرانی کارێکین بکە، چۆن ئێمە پێمان خۆشە کە هونەرمەندێکی بادینیە هونەرمەندێکی کرمانجی ئیشێکی سۆرانیەکە، ئەوانیش بە هەمان شێوە ینی بۆ دڵخۆشکردنی کۆمەڵە کەسی تر بەڕای من پێویستە بە هەموو زاراوەکان. زۆر باشە. نێوان لەگەڵ میوزیکا چۆنە؟ تا چەند گرنگە هونەرمەندان لەگەڵ میوزیکا نێوانێکی باشیانە بەیان ئەکادمیان بڕۆنە ناو بوارەکە بۆی چۆن بڵێ لە گۆرانیە زیاتر سەرکەوتوو ببن؟ بێگومان زۆر زۆر پێویستە کە هونەرمەند باگراوندێکی میوزیکی هەبێ، بەڵام بەداخەوە من خۆم ئەو شتمتیانی ینی ئەگەر بڕیار بێ بچیتە نێو میوزیک حەز لە کام ئامێری میوزیکە؟ من حەزم لە جیتارە، فترەیەکیش خەریکی بووم تۆزێکی شوێر و بەزیتر نەمتوانی وەردەوام بم لەسەری. ئەی هیچ یەکێک لە ئەندامانی خێزانەکەتان هونەرمەندیان دەنگیان خۆشە یان تۆ چۆن بوو چویتە ناو گۆرانی؟ ناوەڵڵا هیچ هونەرمەندیان کەسیان دەنگیان خۆش نییە؟ ئەی وەڵاهی لەوانەیە دەنگ خۆشی تیاوێ، بەڵام ئیتر منیش خۆم بە سوتفە هاتمە ناو دنیای هونەر. بەڵام دەنگێکی زۆر باشت هەیە، خەڵک زۆر بەدڵیانە، خۆتەستت بەوە کردووە؟ سپاس وەڵاهی هیوادارم وابێ. زۆر سپاس. پێم خۆشە ئەگەر هیچ پلان و بەرهەمێکی داهاتووتە بێ لێرەوە با بینەرانی بڵیت فەرموو. وەڵاهی هەر ئەو بوو کە باسم کرد، دوو تراکی نوێم هەیە کە لە چەند مانگی داهاتووە من تۆزێ درەنگیش بڵاوکەمەوە. ڕاستە لە چەند مانگی داهاتووە ینی پێشتر لەوە چێ کارە بادینەکە بڵاو بکەمەوە، دواتریش ئەو تراکی تر کە هەر سۆرانیە ئەویان بڵاوکەمەوە. ئەوەی بادینەکە لە کەی بڵاوکرێتەوە؟ چەند مانگی ماوە؟ بەلایانی کەمەوە دوو مانگی تر، ینی ئێستا تازەم کلیپم بڵاو کردەوە با تۆزێک بەسەریا بڕوە دوو مانگ سێ مانگی تر ئینشەڵا. دەستەکان خۆش بێ. زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان کاک میران بورهان، ئەم ئێوارەیەمان دوومان کرد. دووبارە زۆر سپاس.